بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین دەبارەی سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ ناوچەکە چی لێ دەکەوێتەوە کاریگەریەکانی چی دەبێ ئایا جگە لە گرێبەستە بازرگانیەکان چ پەیامێکی سیاسی تێدایە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاگران جعفەر چاودێری سیاسی کاگران سڵاو لێبێ سڵاو لە بەڕێز خوێندنەوەی ئێوە بۆ سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ ناوچەکە ئاەتەنا ئیمزاکردنی چەند گرێبەستێکی بازرگانیە یاخۆت پەیامی سیاسیشی هەیە؟ بەڵێ ئەم سەردانە گرنگێکی مێژوویە لەبەرەوەی ئێمە لە بەردەم وەرچەرخانێکی گەورەین لە ناوچەکە. ئەم وەرچەرخانە ئەگەر لە ڕووداوەکانی ناوچەکەەوە دەست پێ بکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە ئەوەی شەڕی غەزەوە تا دەچێتەوە شەڕی حوسیەکان کە تاکو ئێستا جێ سەڕیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ ئیسرائیل بەردەوامە تا دەگاتە ئەو گفتوگۆیانەی کە ئەمریکا لەگەڵ ئێران هەیەی بۆ کۆتایی پێهێنانی تەکنۆلۆژیا و بۆمبی ئەتۆمی ینی خەونێک کۆتایی پێدێت لە ئێران ینی مەرجی با بڵین یەکلابوونەوەی ئەو کێشەیە کە لە نێوان ئەمریکا بە تایبەت وە لەگەڵ ئێران هەیەی کە ڕێکوتنامەکەی پێشووی کە جێبەجێ کرا هەڵوەشایەوە بە دوایدا چیتر دێتە پێشەوە ئەمە بریتە لە وەرچەرخانەکە وەرچەرخانە گەورەکە کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕوەدات و وڵاتانی کەندا و زیاتر لە نیوەی وەبەرهێنانی هەموو دنیای تێدایە لەوەی کە ئەوەی سعودیا پشتی شێری بەردەکەوێت بۆیە لە ڕووی ئابووریشەوە گرنگی خۆی هەیە ناکرێت ئێمە لایەنە ئابوووریەکە ڕەچاونەکەین ئامانجی هەموو هەوڵە دیبلۆماسیەکان وەدەستێنانی توانای ئابووری زیاترە ئەمە دوولایەنەیە چی بۆ وڵاتانی کەندا و کە لە ململانەی بەردەوامدا بوون لە وە بەتایبەت وڵاتی سعودیا لە ماوەی زیاتر لە 90 ساڵی ڕابردووی دامەزرانی ئەو مەملەکەتە تا ئەگاتە ئەمڕۆ ئەم وڵاتە بە درێژایی ململانیەکان و بە تایبەتی لە جەنگی ساردا هاوکار و پشتیوانی استراتیژی ئەمریکا بووە لە بەڕێوەبردنی ئەو ململانەیە لەو توانە ئابووری هەیەی لەو توانە معریفی و ئاینەی هەیەی لەو شەڕە بۆ وەکالاتانەی کە کراوە لەگەڵ سۆڤێتی جاران هەموو ئەوانە پێمان دەڵێت جارێکتر هاوپەیمانێتیی نوێ لە ناوچەکە هاتوۆتە پێشەوە ئەویش ئەو هاوپەیمانێتیە لە وڵاتانی کەندا و ئەمڕۆ سعودیا پێشەوایەتیە کات لە چۆن دەڵێ ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. باشە پێشتر وا دەردەکەوت دەیانەوە دۆناڵد ترامپ زۆر بایەق بە پرسەجییانەکان کەمتر دەدا زیاتر مەبەستێتی یابووری ئەمریکا بەهێز بکاتەوە بەڵام وا دەردەکەوێت پێچەوانە بێ ینی دۆناڵد ترامپ ئێستا دەیەوێت دەستی هەبێت لە هەموو ئەو ڕووداوانی لە جیهاندا ڕوو دەدەن بۆ نمونە لە ئاگربەستی نێوان هەندستان و پاکستان ئاگربەست بە پێشنیاریەوە بوو لە سەرداوای ئەو بوو داوای لە رووسیا ئۆکراین کردووە کە ئاکربەست ڕابگەێنن ئەوە ئێستا لە سعودیەیە تەنانە چاوی بە ئەحمەد شەرا کەوتووە یعنی هاتوۆتە نێو وردەکاریەکانەوە بە پێچەوانەوەی پێشبینیە کرا ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگ نییە بۆ دۆناڵد ترامپ بۆ ئەمریکای سەردەمی دۆناڵد ترامپ لە ڕاستیدا هەر پێش دۆناڵد ترامپ و دوای دۆناڵد ترامپیش ینی ئەمریکا ئەو ڕێیەی لەسەر هەبووەکە زیاتر گرنگی بە ئاسیای دوور و ململانیەکانی لە ئاسیای دوورەدات و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی فرامۆش کردووە ئەمە لە کاتێکدا لە ڕووی ئابووریەوە وەکو باسم کرد زیاتر لە نیوەی وەبەرهێنان توانای ئابووری وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە لەمڕۆوە دەکرێت بڵین ئەمە تێگەیشتێکی هەڵە بووە لە زووشدا و بە تایبەتی لە ئێستەشدا چکە هەردوو دیوەکەی ململانێ ئابوووریەکە و دیبلۆماسیەکە یان سیاسیەکە بەیەکەوە بەندن و تەواوکاری یەکترن بگرە ژێرخانی ئابووری کاریگەریی هەرە گەورەی هەیە لە یەکلاکردنەوەی ململانەکان یعنی شەرعێک کە شەرعیەتی ناوچەیی و نێودەوڵەتی نەبوو ئێستا ئەو شەرعەیە کە دۆناڵد ترامپ لەگەڵیدا دەگەڵیا دانیشێ و
گفتوگۆ دەکەن و پەیمانی ئەوەیان داوە لەسەر داوای شازادەی سعودیە کە ئەو ئابووری ئەو ئابلوقانەی لەسەری دانرا بوو ئەو سزا ئابوووریانەی لەسەر سووریا دانرا بوو لەسەری هەڵدەگیرێ. ئەمە پێمان دەڵێت لە دنیای ئیسلامیندا ئاراستەی سونی کە ئەمڕۆ سعودیا سەرکردایەتی دەکات دەتوانێت ڕۆڵی گەورە بژێڕێت لە یەکلاکردنەوەی ئەو پرسانە بەتایبەتی دوای ئەوەی کە سووریا گەڕایەوە بۆ باوەشی دنیای سونە لە دنیای شیعەوە لە کاتێکدا کەمینەی شیعە لە سووریا بووە و کۆتایی هێنا بە هەژمونی ئێران لە ناوچەکە و کۆتایی هێنا بە ئەمەی کە ئەو هەژمونەی کە حیزب اللهی بوو لە لبنان. یعنی بە تەواوی ناوچەکە لە بەردەم گۆڕانکارێکی گەورەدایە، گۆڕانکاریە کە چەک و ململانێ لە ڕێی چەکەوە یەکلاکردنەوەی ململانێ لە ڕێی چەکەوە کۆتایی پێهاتووە. ئەوەی دەمێنێتەوە شەڕی ئابووریە، هاوپەیمانێتی ئابووری و دیپلۆماسی لە ناوچەکە. کاگرنج ئەوەی کە دۆناڵد ترەمپ دەیکا دانیشتن لەگەڵ ئەحمەد شەرامە پێچوانە ناکەوێتەوە لەگەڵ استراتیژی ئیسرائیلدا، چونکە ئیسرائیل دەزانین ینی ئەحمەد شەرایەکی لاوازی دەوێت. لە ڕاستیدا ئەم هەنگاوانە کۆمەڵە هەنگاوێکن چوارچێوەیەکی دوورمەودایان هەیە. ینی ئەمڕۆ ئیسرائیل لێگەیشتنی باشی هەیە لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانن ئەمنیەتی ئیسرائیل کۆنتترۆل بکەن. ئەمنیەتی یان ئاسایشی نەتەوەی ئیسرائیل بەندە بە ئاشتێکی بەردەوام، نەک بند بێت بە شەڕی بەردەوام. و سووریای نوێش چ لە پەیوەندیەکانی ناو خۆیدا هەنگاو هاوێژراوە و ناوچەکەش وا دەخوازێت کە هەنگاو باوێژرێ بەرە و چاکسازی سیاسی و هەنگاوی دیپلۆماسی بۆ دەرچوون لەم با بڵین قەیرانەی کە سووریا تێدایە بە تایبەت. و ئەمە تورکیاش لە شوێنی خۆی هاوکارە لەمڕۆوە و سعودیش ڕۆڵی سەرێکی دەبینێت و ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت. دڵنیاییەکیش دراوە بە ئیسرائیل لەمڕۆوە کە ئەم هەنگاوانە زیانیان نابێت بۆ ئاسایشی ئیسرائیل و بە پێچەوانەوە هەنگاونان بەرەو ئاشتی زیاتر و کۆتایین پێهێنانی حەماس لە ڕووی چەک و چەکداریەوە هەنگاوێکی نوێ دەبێت بۆ وەبەرهێنانی زیاتر و دەرچوونی فەڵەستینیەکانیش غەزەیەکانیش لەو بارودۆخی تێکەوتون بەرەو قۆناغێکی نوێ بچن لە ئایندەیە. باشە. سەردانیکردنی سعودیا وەکو یەکەم وڵات لە ڕۆژهەڵەتی ناوەڕاستدا ئەمە بایەخپێدان و دیسان هێنانەوە لووتکەی سعودیە نییە لە ناوچەکە کە ڕابەرایەتی ناوچەکە بکە. پێشتر دەزانین ڕابەرایەتی سونیەکە پاڕادەیەک لە نێوان تورکیا و سعودیە زۆر جار ینی بەرکەوتن دروستە بوو، بەڵام ئێستا تقریبان تا ڕادێک یەکلا بووە بۆ سعودیە بەمە. خۆی ئەم لێگەیشتنێکی گشتیە بە دڵنیاییەوە وڵاتی سعودیە وڵاتێکە مادام ئەو ژێرخانە گەورە ئابووری هەیە و هەر بەتەنیا خۆی 140 وەبەرهێنانی کەندا و نەک ئەوەی کە لە کەنداوە لەوەی کەنداوە 140 جیهان بەر ئەو دەکەوێت. ئەمە گرنگە حسابی بۆ بکرێت. بۆیە ئەو توانە ئابووریە ئەوەی پێدەبەخشێت کە بتوانێت سەرکردایەتی هەموو دنیای ئیسلامیش بکات نەگەر بە تەنیا دنیای سونە. باشە کەواتە سعودیە بۆ خۆی وجودی هەیە ئەو وڵاتانی تر ناچارەکە مامەڵەیەکی بەهێزانی لەگەڵدا بکەن. بە دڵنیاییەوە هەرێشێک لەو وڵاتانەی هاوپەیمان و دۆستی ئەمریکا بەشی خۆیان دەبێت لەم قۆناغی داهاتوو و ئەمەش بەندە بەوەی چەندە دەتوانن کێشە ناوخۆیەکانی خۆیان چارەسەرکەن. ئێستا تورکیا وڵاتی وەکو تورکیا ڕاستە هاوپەیمانی ئەمریکایە و ئەندامی ناتۆیە، بەڵام کێشە ناوخۆیەکانی هەندێک دەڵێن لە 40-50 ساڵ، بەڵام پێم وایە لە سەرەتای دروستبوونی کۆمارەوە بە کۆمەڵێک کێشەی گەورەی ناوخۆیی
دەناڵێنێت بەدەستەوە وە لە ناویاندا کێشەی کورد کە ئێستا هەنگاو بەرەو پێشەوە هەنگاو دەنرێت بۆ چارەسەرکردنی ئەمەش هەنگاوێکە بۆ گەڕانەوە بۆ ڕۆڵی هەرێمی تورکیا لە ناوچەکە لەوەی کە لە سووریا ئەوەی کە لە سووریا دەگوزارێ بە دڵنیایەوە بە هاوکاری کۆماری تورکیایە و ڕاستە باگراوندێکی ئیخوانیشی هەیە بەڵام ئیخوانەکان خۆشیان ئێستا کەوتونتە بەردەم گۆڕانکاری گەورە لەوەی کە استراتیژیان گۆڕن نمونە ئەوەی کە شەرع بە مۆدێلت دەیەوێت بە مۆدێلە تورکیەکەیەوە گۆڕانکاری یان بنیادنانەوەی دەوڵەت بنێت لە سووریا و تورکایەک بۆ هەموو با بڵین ئاراستە ناسیۆنالیستی خۆیەوە کە لەسەر بنەمای کەمالیزم دامەزراوە ئەمڕۆ دەیەوێت گۆڕانکاری بکە بۆ وڵاتێک وەکو سووریا چییە ئەمە بۆیە دەبێت ئەمانیش لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی خۆیان دابن بۆ ئەوەی بەشیان هەبێت لە قۆناغی داهاتوو لە ئاشتی لە ئارامی لە گەشەکردنی ئابووری دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ ڕایگەیاند سزاکانی سەر سووریا لا دەبات هەر ڕاستەوخۆ مەزلوم عەبدی هەم سپاسی ئەمریکای کرد هەم بە بڵێن پێشوازی لە بڕیارەکە کرد زۆری بەلاوە خۆش بوو سپاسی ئەمریکا سعودیای کرد و یعنی ئەمەنگاوەی کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا چەندە وا دەکا ینی ئێستا زۆرێک لە بەهێزبوونەوەی ئەحمەد شەرعی بەدانیشتن لەگەڵ دۆناڵد ترامپدا بەڵام بەو هەڵوێستەی مەزلوم عەبدی چەندێک وا دەکا کە ئەوان سووریایەکی بەهێزیان دەوێ جیابوونەوەیان ناوێت دڵیان بە سووریا خۆشە قۆناغی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە لە دنیاش نیشتیمان سازیە لە بری ئەمەی کە پێی دەگوترێت دەوڵەتی نەتەوەیی بۆیە لەمڕۆوە لێک گەیشتنی باشەیە لە چوارچێوەی دەوڵەتی سووریا کوردیش بە مافەکانی خۆی بگات وە بەشێکی هەرە زۆری ئەو توانە ئابوووریەی کە پەیوەندیدارە بە وزە بە نەوت بەمانە دەکەوێتە ناوچە کوردیەکانەوە بۆیە لەم قۆناغەدا هەوڕۆ بەرهێنانێک لە بواری وزە بکرێت بەشێکی باشی بژانەوەی ڕۆژئاوای بەردەکەوێت بۆیە ئەمە بریتە لە بەرژەوەندێکی ناوکۆی بەیەکەوە دەتوانن ئەو ئەزمونە بکەن کە ئەزمموی نیشتیمان سازیە لە بەری ئەوەی کە دەوڵەتی نەتەوەی و شتی لەو بابەتەوە وەکو وتم تورکیاوە پاشەخشە دەکات لەم دەوڵەتە نەتەوەیە ناسیۆنالیستیە کاگرانج لەگەڵ ئەم ئێتیماماتی دۆناڵد ترامپ بۆ سەرکردە عەرەبیەکان لە بەرامبەردا یعنی بڕێرێندا سزای زیاتر بەسەر ئێراندا بسەپێنن و ئیسرائیل چەند بەندەرێکی تری یەمەنی دەست نیشان کردووە کە بردومانی بکە ینی ئەمە چی ئەکێنێت پەیامێکی هەیە بەڵێ ئامانجی با بڵین ئەمریکا چەند لایەنەیە لایەنێکیان پەیوەندیدارە بە توانای بەرەمهێنانی چەک چی چەکە دوور مەوداکانیان وە چەکی ئەتۆمی ئەوەی چەکی ئەتۆمیە ئەو پێشتر ئاماژان پێکرد ئامانجی ترامپ ئەوەیە کە بە تەواوی پرۆژەی بەرەمهێنانی وزەی ئەتۆم بوەستێنێ و کۆتایی پێبێنێ نەک سنوورداری بکات پێشتر قۆناغی یەکەمی ڕێککەوتن یان ڕێککەوتنی یەکەم سنووردارکردنی یان لە ژێر چاودێریکردنی بەرەمهێنان بوو بەڵام ئەگەر هەمان ئەوە بکرێت وەکەوەیە بگەڕێنەوە بۆ ئەو ڕێککەوتنا بەڵام ئەوەی ئێستا دەکرێت سنووردارکردن نییە کۆتایی پێهێنانی ئەوەیە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێران دەبێت زیاتر بچێتە ژێرباری ئەم ڕێککەوتنەوە دیویشی دیکەیان لەوەی پەیوەندی بە یەمەنەوە هەیە پەیوەندی بە حوسیەکانەوە هەیە ئەمانش داوا یەکێک لە مەرجە سەرەکی و داواکاریەکانی ئەمریکا بۆ ئێران ئەوەیە دەست لە شەڕی لە بریکاری یان شەڕی بۆ کالت هەڵبگرێت و ئەمە دەبێتە هەنگاوێک بۆ کۆتایی هێنانی یەمەنیش ینی حوسیەکانی یەمەنیش بەمانای سەربازیەوە کە هەڕەشان لەسەر بازرگانی ناوچەکە و هەڕەشان لەسەر ئەمنی قەومی ئیسرائیل ینی هەمووی بەیەکەوە بەندە لە ناوچەکە بۆیە جگە لە هەوڵی سەربازی هەوڵی دیبلۆماسیش لە ئارادایە بۆ ئەوەی کە بتوانن نیشتیمانێک قۆناغێکی نوێ لە یەمەنیش دەست پێ بکات ئەمە
بەندە بە دوو دیوەوە دوو لایەنەوە لایەنێکیان حوسیەکان خۆیانن چەندە زوو هەنگاو دەنێن بۆ ئەمە لایەنش دیکەیان ئێرانە چەندە زووتر دەچێتە ژێرباری ئەم ڕێککەوتنەکە ڕێککەوتنی کۆتایی پێهێنانی تەواوی گرژیەکانە و بە جۆرێک لە جۆرەکان دەرچوونی ئێرانیشە لەم بارودۆخی کە تێدایە بە ئەگەر قۆناغیەکەم کەمکردنەوەی سزاکانی ئەمریکا بێت دوجار وردە وردە ڕێککەوتن بێت بۆ ئەوەی ئەمریکا یان دۆناڵد ترامپ کۆمپانیاکانی لە بری ئەوەی لە شەڕدا بنەوەی کە لەوەتەی مێژووی شۆڕشی ئێران هەیە دەڵێت شەیتانی گەورە ببێت بە فریادڕست بۆ ڕزگارکردنی ئێران لەو دۆخە ئابوووریە لەو قەیرانە ئابووریەتی کەوتەوە. زۆر بەڕێز کاک ڕەنجافەر چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەشداریکردن. خۆشەویستان بەردەوامە بین شوێکی کورد دێنەوە خزمەتتان.